وابڕیارە ڕۆژی پێنجشەممە یەکەم کاروانی زیارەتکارانی ماڵی خودا بەرەو عەرەبستانی سوعودیا بەڕێبکەوێت. 329 زیارەتکار لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و 140 زیارەتکاریش لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە بەڕێدەکەون. بڕیاریشە سەرجەم حاجیانی هەرێم کە ژمارەیان 1200 حاجیە لە ماوەی 6 ڕۆژدا بەرەو ماڵی خودا بڕۆن. دوو بەیانی ڕۆژی پێنجشەممە حاجیانی هەرێمی کوردستان 140 حاجی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بەڕێدەکەویت و 329 حاجیش لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەڕێدەکەون. ئیتر جەدوەلەکان بەردەوام دەبیت لە بۆ 21 و 22 مانگ ئینشاءالله هیچ حاجیەشی هەرێمی کوردستان نامینیت و حاجی عێراقیش هەمووی کۆتایی دێ. زیارەتکارانی ماڵی خودا بە تامەزرۆییەوە باز لەو گەشتە چاوەڕوانکراوەیان دەکەن و دەڵێن پلانی خۆمان داناوە تاکو کاتەکانمان بە دوعاکردن و نوێژ و زیکر و یادی خودا بەسەر ببەین. ئەو تامەزرۆییەشمان زیاتر بووە بەهۆی ئەوەی دوای 2 ساڵ لە ناونووسین گەشتی حەج ئەنجام دەدەین. هیوادارم زۆرترین جێمان لە بەیتی و لە ناومەدینەی ببینە سەری و کاتەکانمان لێ بینە سەری لە عیبادەت. تەمان ئەمە یەک بخۆم هیچ تەشی بەتەمانی هیچ تەشی خۆ بەشتە لاوەچیانەوە خەریک بکەم تەنها عیبادەت و تەواو لۆ هاتنەوەش بەس قەس بوو ئەو عەزم لێ چەند سارە لەوەی خۆستر لەوەی باستر ڕەبی ئامانەتەی خوای بن خوا لە پەنای خۆتانگری وەڵای ناوم دەرسەوە دەچم ئەو سار ئینشاءڵڵا هەموو مسلمانێک بستە ئەو ڕێ خۆستەی خوایە وەڵڵاهی جێی ها خۆش قەد نییە ئینشاءڵڵا خوا کوی فەرزکردێ بەجێ بگەین و بەڕێ کوپێشی خوالیان قبولکە لە مسلمانە نێتی وێ خوا لە بۆیش قبولکە ئینشاءڵڵا 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 خوا لە هەموو مسلمانان قبولکە و ئەنگۆش بە قسمەتەوە ئەنگۆش بچن بە سەلامەتی ئینشاءڵڵا. لای خۆشیەوە حەملەدارێک کە سەرپەرشتی گشتی حاجیان دەکات ڕایدەگەیەنێت بە هیوایە زیارەتکاران ئیمان و تەقوا لەگەڵ خۆیاندا بهێن و سەبر و ئارامیان هەبێت تاکو لە ماڵی خودا گرفت و کێشە دروست نەبێت. ئەوە جە تەقوا و خواپەرستی ببان خوان لە بیروی بزان لەو سەفەرە پیرۆزانە لەسەر شتی گچکە لەسەر شتی بچووک مزادلە و هەفتەشت و چەقەچەق نەکەن. خەڵک لێرکوانە هەموو پێدەری حاجی بە قوربان دەم بە ساقەت بووم دوعامان بۆ بکە دوعای بکاتن بۆ خۆی بۆ ماڵ و منداری بۆ هەموو کەس بۆ ئەو کوردستانە تەقسیری نەکاتنە دوعا دوایە زیکر خۆسی بە پارە نییە زیکر سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اکبر تەسبیحاتەکان نوێژەکان بە جەماعەت بکاتن لەگەڵ ئەوەش قورئان بخوێنی هەیە دەرێم نازانم قورئان بخوێنم مۆبایل لەکەنێ شتی لەکەنێ جێ بداتە قورئان. هاوکات لەگەڵ حاجیانی هەرێم زیاتر لە 1000 حاجی کە خەڵکی ناوەڕاست و خواروی عێراقن لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانیەوە گەشتەکانیان ئەنجام دەدەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.